باسی جۆرێک لە پیشەسازیدان بۆ دەکەین 4,000 ساڵە هەیە باسی ئەو کانزایە دەکەین کە ساڵانە نزیکەی 2 ملیار تۆنی لێ بەرهەم دەهێنرێت لە جیهاندا یەکێکە لە کۆڵەکەکانی پیشەسازی باسی ئاسنەکەین ئاسن ئێستا باسی بەرهەمهێنانی شیش و ئاسندان بۆ بکەم لە هەرێمی کوردستان و لە عێراق بابزانی چەند ئاسن بەرهەم دێنین چەند هاوردە دەکەین چۆن هەناری دەکەین ئێمە لە هەموو عێراقدا 28 کارگەی بەرهەمهێنانی شیش و ئاسن هەن 23 کارگەیان دەکەونە هەرێمی کوردستانەوە یعنی لە سەدا 82 ئەو کارگانەی ئاسن لە عێراقدا هەن دەکەونە هەرێمی کوردستانەوە توانای بەرهەمهێنانی کۆی کارگەکانی عێراق 5 ملیۆن و 300 هەزار تۆنە 4 ملیۆن و 850 هەزار تۆنی توانای بەرهەمهێنانی ئاسنە لە هەرێمی کوردستان یعنی لە سەدا 90 توانای بەرهەمهێنانی ئاسن دەکەوێتە هەرێمی کوردستانەوە بەڵام ئێمە دەتوانین ئەو پەڕی 3 ملیۆن و 300 هەزار تۆن لە ئاسن بەرهەمبێنین بۆچی چونکە بەشێک لە کارگەکان تەنیا 12 کاژێر کارەکەن هەندێکیان نرخی سوتەمەنی کە زۆر بەرزە بێت و ناتوانن بە تەواوی توانای خۆیان کارکەن ئەی چەند ئاسن بەکاردێنین چەند شیش بەکاردێنین ساڵانە 800 هەزار تۆن لە شیش و ئاسن لە هەرێمی کوردستاندا بەکاردێنرێت بەگشتی لە عێراق ساڵانە 2 ملیۆن و 230 هەزار تۆن لە شیش و ئاسن هاورداکەین ئەگەر باسی دابەشبوونی کارگەکان بکەین لە کوردستاندا 13 کارگە لە هەولێر سلێمانی 5 کارگە دوهۆکیش هاوشێوەی سلێمانی هەر 5 کارگێ سەبارەت بە دابەشبوونی توانای کارگەکانیش لە سەدا 57 توانای بەرهەمهێنانی ئاسن و شیش لە هەولێرە لە سەدا 36 لە سلێمانی هەروەها لە سەدا 7 دەکەوێتە پارێزگای دوهۆک ڕاستەوەی کە لە دیمەنەکاندا دەیبینن ئەوە هەمووی ئاسنی سکرابە و پێی دەڵین ئاسنەشکاو بەس ڕاستیەکەی ئەوە هەر هەمووی پارەیەکێ لە گرنگەکانی پیشەسازی ئاسن ئەوەیە کە زۆرینەی و ئاسنە ڕسایکڵ دەکرێتەوە و دەبێتەوە بە پارە ئێستا باسی چیرۆشی ئەم شیشەتان بۆکم کە بەدەستمەوەیە ئەمە دەسوخەتی هەرێمی کوردستانە لە چی دروستکراوە لە سەدا 30 لەمە دروستکراوە کە بەدەستە ڕاستمەوەیە ئەمە پێی دەوترێت گوندۆڵە یان ئاهەنگی ئسفنجی یان دیار پێی دەڵێن ئەمە ئێمە لە هەرێمی کوردستان ئیمانە لە سەدا سەدی هاوردە دەکەین لە سەدا حەفتاکەی دیکەی کە دروست دەکرێت لەو سکرابەیە کە لە ناوخۆی هەرێمی کوردستان یان لە عێراقەوە کۆکراوەتەوە واتە لە سەدا 30 گوندۆڵەکەیە و لە سەدا 70 ئاسنی سکرابە ئێمە خاوەنی سەدان ملیۆن تۆن لە کەرەسەی سەرەتایی ئاسنیش بین ئەبێت هەر هیچ نەبێت لە سەدا 10 ئاسن پێکاتبێت لە ئاسنی سکراب و لە ئاسنەشکاو لە کرۆکی بابەتەکەدا ئەم قسانەشەن ئەویش ئەوەیە بزانن ئەم پیشەسازیە چ جوڵەیەک لە بازاڕدا دروست دەکات ئەگەر کارەکان بە توانای خۆیان کار بکەن ئەوە ئەم پیشەسازی و دەنگە توانای جوڵە پێکردنی 3 ملیار و 500 ملیۆن دۆلاری هەیە ئەمە قەبارەیەکی ئەجگار گەورەیە لە پارە ئەوەش بزانن ئەم پیشەسازیە هۆکاری ڕەخساندنی 91,000 دەرفەتی کاری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیە 10,000 ڕاستەوخۆ لە ناو کارەکاندا کار دەکەن کە لە سەدا 40 بیانی لە سەدا 60 دەستی کاریش خۆماڵی باوەڕتان بێ هەمووی چەند مەترێک لە جەهەنەمەوە دوورم خوا پەنامان بە ئەمەوێ لێرە باسی دوو بریتان بۆ بکەم دانەیشان لێرە باس دەکەم پیشەسازی بەرهەمهێنانی یاسن لە 3 قۆناغ بێکاتەوە سەرەکیترینیان بریتێ لە توانە و تێکەڵکردنی مادەکان و دروستکردنی ئاسنەکە لەبەرەوەی ستافی خۆماڵیمان نییە لەم بابەتە و لێهاتووی لێزانیمان نییە لەم بابەتە لە سەدا سەدی ئەوەی لەم بەشەدا کار دەکەن خەڵکی بیانین و ستافی بیانین ئێستا باسی برینێکی دیگەتان بۆ بکەم ئەم شیشە کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت تۆنی
$680 دەکەوێت لە ناو کارگەکەیە بەڵام شیش لە ئێرانەوە دێت تۆنی $570 کەوێت بۆ بازارەکانی هەرێمی کوردستان تۆنێک ئاسن لە هەرێمی کوردستان لە ناوخۆی کارگەدا $880 کەوێت بەڵام تۆنێک ئاسن لە تووشیاوە دێت $870 کەوێت ئەمە تێچووی بیناکردن لەسەر هاوڵاتیان و وەبەرێنەران لە سەدادە زیاد دەکات هاوڵاتی وەبەرێنەر تاوانی چییە کە بینا و باڵەخانە دروستکات لە سەدادە تێچووی لەسەری بەرز بێتەوە ئەم بابەتە مەترسیدارە و بێت چارەسەر بکرێت ئەبێ حکوومەت بەدەستێک بێت ڕسمی گومرگی و گومرگ لەسەر شیش واستنی هاوردەکرا و زیاد بکات و سنوورەکان کۆنتترۆل بکات بەدەستێکی دیکەش کارێ بکات هاوکاری کارگە و کارخانەکان بکات بۆی تێچووی بەرەمێنانیان کەم بێتەوە ئەگەر ئەمە ڕوویدا ئەو کاتە دەتوانین بڵین ئەمە پیشەسازێکی پوخت و پڕواتایە کاتێک کە شیشێکی خۆماڵی بە کواڵەتێکی بەرز بە نرخێکی کەم بگاتە دەست هاوریشمانە لە هەرێمی کوردستان هەروەها هاوڵاتیان لە عێراق. ئەجا ئەمە وەکو دەفرێک وایە کەوتۆتە خوارەوە و شکا هەر پارچەی کەوتۆتە لای کەسێک تەبیعەتی حەقیقەتی هەیە هەمومان حەقیقەتی تەواومان لا نییە ئەمە بەشێکی دیمەنەکەیە پێویستمان بە بینینی بەشەکەی دیکەیەتی ئەویست چییە؟ ئەوەیە کە ئەمە کەرتی پیشەسازیە بەڵام ئێمە ناتوانین هەموو جۆرەکانی ئاسن بەرهەم بێنین هەمووشی بتوانین بەرهەم بێنین هەموو جۆرەکانی شیش بتوانین بەرهەم بهێنین ئایا ئەبێ ڕێگری بکەین لە ئاسنی هاوردەکراو لە شیشی هاوردەکراو ئەوە لایەکی دیمەنەکەی کە بریتە لە بازرگانی چی بکەین دارەکە لە ناوەڕاستا بگرین کێشەمان بۆ دروست نەبێت چونکە خەڵکێکی زۆریش کە قوت و بژێویان لەسەر چییە لەسەر هاوردەکردنی ئاسن و شیشە چوومەتە شوێنێکی دیکە لە هەولێر لێ باسی ئەوەکەین کە لە هەرێمی کوردستان چەند جۆر ئاسن و شیش بەرهەم دەهێنرێت چەندیشی ناتوانین بەرهەم بێنین هاوردەی دەکەین و باسی مەترسیەکانی ئەوە دەکەین ئەگەر بە تەواوەتی سنوورەکان دابخەی چ کارە ساتێک ڕوەدا. ئەزانە شتێکەیە زۆر هەستیارە کە تا ئێستا لە هەرێمی کوردستانە چارەسەر نەکرا ئەویش ئەوەیە کە بازرگانی پیشەسازی هەردووکیان لە ناو یەک وەزارەتا کۆکراونەتەوە لە هەرێمی کوردستانە تۆ گرنگی بە پیشەسازی بدەیت لەسەر حسابی بازرگانەکە گرنگی بە بازرگانی بدەیت پیشەسازیەکە نیگەرانەدە ینی زۆر قورسە بتوانێت و هاوسەنجیە ڕابگری گرنگی بە کارگە ناوخۆیەکان دەدەیت بازرگانەکان کێشیان بۆ دروستە بێ ئێمە ئێستا حەزەکەم لێرە هاتوومەتە گۆڕەپانێکی فرۆشتنی شیش کە لە ئێرانەوە هاوردەکراوە باشە ئەمەیەکی ئێستا هەیە ئەمە شیشی ئێرانیە هاوردەکردنی شیش واسن عیبەیەک نییە ئینسان شەرمی لێ بکە بڵێت نابێت هاوردە بکرێت ئێمە بەتایبەت لە هەرێمی کوردستان هەندێک جۆر لە شیش و ئاسن هەن کە توانای بەرەمێنانیمانێ ناتوانین بەرهەمی بێنین بۆ نمونە ئێستا ئەم شیشەی کە ئێستا دەیبینن ئەمە نمونەیەشێتی با ڕایکێشم بەدەستمەوە ئۆکەی ئەمە شیشی ئێرانیە قەبارەکەی 8 ملیمە لە کارەکانی هەرێمی کوردستاندا بەرهەم ناهێنرێت ئەبێ هاوردەی بکەیت ئەوەی پەیوەندی بە ئاسنەوە هەیە 400 جۆر هەروە قەبارە ئاسن هەیە کە لە هەرێمی کوردستاندا بەکاردێنرێت ئەو پەڕی 100 بۆ 150 جۆر و قەبارەی لەناو هەرێمی کوردستاندا بەرهەم دەهێنرێت ئەوی دیکەی هاوردە دەکرێت واتە تۆ ئەگەر دەواازەکانیش بە تەواوەتی دابخەی کێشت بۆ دروستە بێت لە دابینکردنی هەندێک قەبارەی شیش هەندێک جۆری ئاسن هەندێک قەبارەی ئاسن بۆیە هاوردەکردنی شیش و ئاسن هەر جۆرە بێ هەر بێ بەردەوام بێ بەتایبەت لەو جۆرانەی کە ئێمە نیمانە لە ناو هەرێمی کوردستان. ئێستا من یەکێکم لە گۆڕەپانەکانی فرۆشتنی
شیشی هاوردەکراو ئەم گەنجە قۆز و ئازانەی کە دەیبێنن ئەمانە هەمویان چەند ساڵە لەم بوارە کارەکەن هەرەکەیان زۆبیان خێزاندارن 2-3 کەس بەخێو دەکەن ینی ڕۆژانە تقریبا 10 ساعت کارەکەن وێ دەکاژێ ساعت چەند تواتوی 6 بۆ چەند 12 کاژێرە ئێوە بە چەندێک ئەم چی ئەەکەن شێوازی بڕینەوە و هینەکەتان چۆنە و حەقی وەرەگرن بەتەنە مەسە ئێوە ئەو بڕینەوە بە چەندەکەن کیلۆ بە چەندەکەن مەسەن تەنی بە 10,000 ئەو 10,000 داوەشەکان بەسەر خۆتانە ڕۆژی چەند تەنە بڕنەوە وڵای ڕۆژە زانت دیار نییە ڕۆژێ تەنەکە ڕۆژێ هیچ نییە و ڕۆژێ دووتەنە ڕۆژێ سێتەنی دەبڕنەوە ئاوە بەس ئیشەیە شکووە نییە لەخوا بە زیادە زۆرم پێخۆشە ئەوە بێگومانەوە ژێویکی زۆری خەڵک لەسرم کارەیە بۆی ئەڵێم کە دیمەنەکە بە کۆی گشتی سیرەکەی ئەیترم ڕستقە خواوادا بەش کردو هەرێکە و بە جۆرێک پارە پێیاکە نابێت تۆ کاری پیاکردنی ڕستقبی بۆ کۆمەڵێک و ڕستی کۆمەڵێکی دیکەش ببڕی لەسەرەوە ئەوێت دیمەنەکە بە تەواوەتی ببینی حکومڕانی بۆ جۆرەیەکە باسی بابەتەکە ئاوکێشە نامێ هەروە بە ئاسانی دەستبەرداری بم یعنی هاوردەکردنی شیش و ئاسنی ئێرانی قازانجێکی زۆری بۆ خەڵکیش و بۆ حکوومەتیشەیە ئێستا با نمونونێکتان بۆ باسکەم ئەم بار هەڵگرەی لە پشمەوەی ینی نزیکەی 500 بار هەڵگری لەم جۆرە لە دەواازی سنووری حاجۆمەران و شیش هاورداکە هەرێکیان ئەگەر بژێوی 3 کەسی لەسەر بێ 1500 کەس بژێویان لەسەر هاوردەکردنی شیشە ینی بەهۆی هاوردەکردنی شیشەوە نرخی خەتەکانیش زۆر بەرز بۆتەوە ینی خەتێک ئێستا بۆ بە 150,000 دلار ینی 15 دەفتەر دەڵێن ئەگەر هاوردەکردنی شیش ڕابژیرێت نرخی ئەمانەش زۆر دابەزێ 5 دەفتەری لێبێت ینی 50,000 دلار ئەمە وەکو ئەمە جگەلەوەی کە هەزاران کەسی دیکە لە گەراجەکانە و لە شوێنانەی کە بریکاری فرۆشتنی شیش و کەرەسەی بیناسازی و ئاسنی ئێرانی تورکین بژێویان لەسەر ئەمەیە ئەوە سەرباریەوەی کە حکومەتیش قازانجێکی زۆرەکە بۆ نمونە لە هاوردەکردنی هەر تۆنێک ئاسنە 65 دلار وەرەگرێ ئەگەر مانگانە 40,000 تۆن ئاسن هاوردە بکرێ یعنی بەس داهاتی بۆ حکومەت 2,600,000 دلار بەس گومرگەکەیەتی لە هاوردەکردنی شیشە تۆنی 35 دلار وەرەگرێت بە ڕسوماتەوە 40 دلار وەرەگرێت یعنی بە شیش واستنەوە بە داهاتی ڕاستەوخۆی بۆ حکوومەت ئەو بۆ پارەی کە بۆ خەڵک دەگەڕێتەوە لە خەرجی بیناکردن بە هەردووشانەوە نزیکەی 100 ملیۆن دلار لە ماوەی ساڵێکدا داهاتە بۆ حکوومەت و بۆ خەڵکیش. باسی دیوێکی تری بابەتەکەتان بۆ بکەم ئەویش نرخە جیاوازێکی زۆر لە نێوان نرخی شیش و ئاسنی ئێرانی و تورکی هەیە لەگەڵ ئەوەی لە هەرێمی کوردستاندا بەرهەم دەێنرێت ناخۆشبەختانە ئەو شیشەی کە لە ناوخۆدا هەیە گرانترێت لەو شیشەی کە لە ئێرانەوە هاوڕێ دەکرێت بۆ نمونە ئەم دقیقە قسەتان بۆ دەکەم ڕەنگە سبەینێ دوو سبەی جیاوازی لە نرخەکەدا ڕوو بدات بەڵام لەم کاتەیە تۆنێک شیشی ئێرانی بە 570 دلار لە هەولێر تۆنێک شیش کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرەم دێنرێت بە 630 دلار یعنی 6 دلاری فەرقە ڕۆژێ 40 دلار ڕۆژێ 50 ڕۆژی وایە 6 دلار جیاوازیان هەیە یعنی ئەگەر وەبەرهێنەرێک بێ پرۆژێکی نیشتە جێبوون یا خانوبەرە دروستکات لە هەر 1000 تۆنێک 63,000 دلار جیاوازی هەیە بەس لە نرخی شیشەکە کە ئەمە تێچووی یەکەی نیشە جێبوونەکە بەرز دەکاتەوە ئەم کەسەشی کە خاوەنیان پرۆژێ خۆلەگیرفانی خۆی نایدا دواتر دێتەوە لەو خەڵکی وەردەگرێتەوە یعنی هەڵاوسان دروستە بێ ینی گرانی دروست دەبێت تۆ بەتەنیا خۆت خان و دروستەکەی ڕەنگە 500 بۆ 600 دلار زیاتر لەسرت بکەوێت ئەگەر شیشێکی ناوخۆی بەکاربێنی بە بەراورد بە شیشێکی هاوردەکراوە من نامەوێت لێرە باسیەوەتان بۆ کەم کە شیشی ئێرانی بەکاربێن یا ئاسنی تورکی بەکاربێن باشترە بەڵام ڕاستیەکەی ئەبێ دیمەنەکە بە تەواوەتی سیرکەی نابێت بەتەنیا لە ڕوانگەی بازرگانانی شیش و سەیریان بابەتە بکەیت و ناژێت بەتەنیا لە ڕوانگەی وەبەرهێنەران و کارەکانەوە سیرکەی ئەوێت دیمەنەکە بە تەواوەتی سیرکەی یعنی من ئەم شوێنەی کە ئێستا منی لێم کەبابی لێ نییە ناچارم دەستکاری پەندە کوردەکە بکەم ئەبێ بڵێم نە شیش بسووتێ و نەشیشی هاوردەکرا و بسووتێ
نەشیشی بەرەمێنراوی ناوخۆی کوردستانیش بسووتێ ئەبێت دارەکە لە ناوەڕاستە بگرین لە هەموو شتێ باشتر.